کوردستان سەردانی بەڕێز پارێزگاری سلێمانیمان کرد. دیارە لەوێ یاداشتێکماندایە کە یاداشتەکەمان تایبەت بوو بە بارودۆخی فەرمانبەران بەگشتی و فەرمانبەرانی کارجێڕی تەندروستی بە تایبەتی و ئێمە لە ماوەی ڕابردووە خوێندنەوەیەکی تەندروست و دروستمان هەبووە بۆ واقعی کوردستان کە زانیومانە خەڵک و حکوومەت و گەلی کوردستان هەمووی لە قەیرانایە لە ڕاستیە. ئێمە پێبەپێ لەگەڵ ئەو قەیرانە ئێمەش هاوکاری کۆمەلگای کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بووین و لەو ماوە زۆرە ئێمە دانمان بە خۆمان ناگرتووە و هیچ داواکاریەکمان نەکردووە کە لەسەر ئەرکی حکوومەت لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان قورس بێ. ئێستا دوای ئەوەی بارودۆخەکە گۆڕاوە کۆمەڵی گۆڕانکاری تازە هاتوۆتە ئاراوە ڕێکەوتنی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکز هەیە و باری دارایی زۆر گۆڕاوە. بۆیە ئێمە داواکاریەکمان پێشکەش کردو یاداشتێکمان هەیە کە ئێستا لێپرساوی لقی سلێمانی خوێنێتەوە یاداشتەکە و داواکاریەکانمان ئێستا بۆتانە خوێنینەوەتان نینێ و دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوە کە هاوکارمان بوون لە ماوەی ڕابردوو. ئێستا ژواجارێکی کە بەدەم داواکاریەکەوە ماتون ئێمە زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێت. مایکەکان زۆر بەرزە من چاوم لێ نەکەم. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان، بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان، بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێز وەزارەتی تەندروستی ڕای گشتی. یاداشت ئێمە لە کۆمەڵی کارژێڕانی تەندروستی وەک یەکێک لە ڕێکخراوەکانی ناو سێکتەری تەندروستی و داکۆکیشکاری مافەکانی فەرمانبەرانی کارژێڕی پێتان ڕاگەێنین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەو پەڕی هەزکردن بە لەپرسراوێتیەوە بەرامبەر ئەو قەیرانانەی ڕوبەڕووی گەلەکەمان و فەرمانبەرانی کارژێڕی تەندروستی بوونەتەوە دانمان بە خۆدا گرتووە بە هیچ جۆرێک ئامادە نەبووین ناوەندەکانی تەندروستی چۆڵ بکەین لە کاتێکدا هاوڵاتیان بەو پەڕی پێویستیان بە خزمەتگوزاری تەندروستی هەبووە و بەو پەڕی هەستکردن بە ئەرکی نیشتیمانی و قەیرانەکانی دارایی و شەڕی داعش و ڕوبەڕوونەوەی پەتەوەی کۆرۆنامان تێپەڕاندووە. هەرچەندە ئەم هەڵوێستەمان وەک پێویست تەقدیر نەکراوە و ئێستا پاش کۆتایی هاتن بۆ قەیرانانە و ئاسایی بوونەوەی بارودۆخی دارایی و ڕێکەوتنی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم ئەم داواکاریانەی دەخێنە بەردەم لێپرسراوانی هەرێمی کوردستان و ڕای گشتی. یەکەم، کۆتایی هێنان بە لێبڕینی موچە و دابینکردنی موچە لە کاتی خۆیدا. دوو، خەرجکردنی پارەی موچە نەدراوەکان و گەڕانەوەی موچە پاشەکەوتراوەکان و دیاریکردنی کاتی خەرجکردنیان. سێ، گەڕانەوەی مافی فەرمانی پلەبەرزکردنەوە بۆ سەرجەم فەرمانبەران کە لە هەر سەرەتای شەڕی داعش و وەستاوە و تا ئێستا هیچ پلەبەرزکردنەوەیەک بۆ فەرمانبەران نەکراوە. چوار، دامەزراندنی فەرمانبەرانی کارژێڕی گرێبەست و خۆبەخش کە لە سێکتەری تەندروستی بەبێ دابران کاریان کردووە. کۆمەڵی کارژێڕانی تەندروستی 6/4/2021 سلێمانی. ئێمە ئەمڕۆ وەکو لقی سلێمانی و سەرۆکایەتی کۆمەڵی کارژێڕان سەردانی بەڕێز پارێزگای سلێمانیمان کرد هەنێ داواکاریمان پێشکەش کرد کە بەسپاسەوە بەتەم داواکاریەکانمانەوە هاتۆوە پێویستیەک لەوانە بەداخەوە لە ناو ڕاگەیاندنەکان و سێکتەری تەندروستیە وەک پێویست ناوی فەرمانبەرانی کارژێڕی ناهێنرێ لە هەموو بوارەکانە کە بە هەموو شێوەیەک فەرمانبەری کارژێڕی بەرکەوتەی یەکە من لەگەڵ نەخۆشە هەر لە بەرپرسانی وەزارەت و حکوومەت و بەڕێوەبەرایەتە گشتەکان کاتێک کە هێنە سەر کۆنگرێکی ڕۆژنامەوانی تەنها باسی دکتۆر و کارمەندی تەندروستی هیچی تر لە کاتێکدا فەرمانبەری کارژێڕی یەکێکە لەو فەرمانبەرانەی کە لە ناو سێکتەری تەندروستیە بەرکەوتەی یەکەمی هەیە لەگەڵ نەخۆشە و سوپاسێکین بەتەنگ حکوومەت ینی یەکێک لەو فەرەمۆشکردانە لە ڕووی دامەزراندنەوە کە ئێمە ئێستا خەڵکێکی زۆرمان خانەنشین کراوە لە ناو سێکتەرەکانی تەندروستیە کە جێگرەوەی نییە هەر لە پاسەوان هەر لە کارگوزار هەر لە بلیت بڕ هەر لە فەرمانبەری پرزگا حکوومەت کە کاتێک یێتە سەر دەرماڵە و دەرماڵی ترسناکی و دامەزراندن بەس دووفی ئابینێ دکتۆر و کارمەندی تەندروستی لە کاتێکدا ناو سێکتەری تەندروستی پێک هاتووە لە چەند چینێک هەر لە کارمەندی تەندروستی هەر لە دکتۆر هەر فەرمانبەری کارژێڕی زایدن تاقیگە و شوێنەکانی تر. بڕیار ئازاد مەحموود لەپسای لقی سلێمانی کۆمەڵی کارژێڕانی تەندروستی.